ڕووداوەکانی هاتوچۆ دروێنەی ژیانی مرۆڤەکان دەکات. بە پێی نوێترین ئاماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆش، ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئاستی هەرێم بە هۆکاری یەکەمی مردن دادەنرێت. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە لە هەرێمی کوردستان زیاتر لە 378 کەس گیانیان لەدەستداوە. زۆر بەشیان لەو ڕووداوانەدا گیانیان لەدەستداوە کە لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شارەکاندا ڕوویان داوە. بەدەر لە مەسەلەی کەم ئەندام بوون و بەدەر لە مەسەلەی زیانی مادی کە دەکەوێتە سەر ئەستۆی هاوڵاتیان، بۆیە پێویستە بایەخی سیادر بدرێ بە پرسی هاتوچۆ، پێویستە تۆڕی ڕێگاوبانەکان بەرفراوان بکرێ، پێویستە هۆکارەکانی گەیاندنی گشتی بەرفراوان بکرێ بۆ ئەوی کە هاوڵاتی کەمترین بەکارهێنانی هەبێ بۆ ئۆتۆمبیل. بەپێی ئامارەکە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووداوەکانی هاتوچۆ زیادیان کردووە. هاوڵاتیانیش نەبوونی پلان و لێکۆڵینەوەی زانستی بە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ دادەنێن و دەشڵێن لە وڵاتانی دیکە پلانی کورتخایەن و درێژخایەن بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان و باشکردنی ڕەوشی ڕێگاوبانەکان دادەنرێت. هاوڵاتیان جاری وایانی کە بۆ نمونە لە شەوا کاتانی مرۆشتیرێنێ هەمووی هەر یەکە و بارەزوی خۆی ئەڕات و یعنی وەکو جارێ نەگەیشتنێتە سیستمێکی وەکەوەی ئەوروپا مرور لەویا بێ و لەویان نەبێت و هەر پابەندبی بۆ ڕێڕۆی خۆیتەوە سەلامەتی خۆتەوە لەو هەمان کاتە. جیاوازیەکانمان زۆرە تا بڵێن 100% یعنی چەند لەگەڵەوەگە لەوێ هەر یەکەوتە نیزامی خۆی چۆنە ڕوا ئاوا ئەڕوا، ینی شەو بێ و ڕۆژ بێ و لەوێ بێ مرور و کارمەندانی پۆلیسی هاتوچۆ لێ بێ و لەوێ نەبێت هەر عینن شتە. لەو ئامارەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆشدا باس لەوە کراوە کە کەمترین قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆدا شۆفێرەکانن. هۆکارەکەشی بۆ بەستنی پشتێنی سەلامەتی لەلایەن شۆفێرانەوە گەڕێنراوەتەوە. تیژڕەوێ بەڵام زۆر جار هێماکان خەڵەت دانراون. مەز خۆم تووشی حادیسە بووم، سێرگە مرور مەجاری کردو پێچکەیتەوە، سەرگەی پێچەکەیتەوە لێوە سیارەی ترێتە دەرەوە. ینی کێشەش لای مرور هەیە، هەر خەدای سایق نییە. ڕووداوەکان زۆر ینی سایقیش پابەند نییە بە یاساکان، بەڵام کێشەی جادەبانیشمان زۆرە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم لە سەرەتای ئەم ساڵەوە 378 کەس لە شارەکانی هەرێم بوونەتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ و بە یەکەم هۆکاری مردن لە هەرێمی کوردستان دەستنیشان کراوە. لە دوایین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانیشدا کە لە ساڵی 2011دا لەسەر عێراق بڵاو کراوەتەوە، ڕووداوەکانی هاتوچۆ لە عێراق بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی مردن ناو بردووە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.